خۆشەویستەکەم ماڵەوایمە دیداریم شەو کۆتاییمە خۆشەویستەکەم ماڵەوایمە دیداریم شەو من کۆتاییمە وا دەڕۆم کۆچی نادیارم هەرخوا نەزانێت جێگە و هەوارم کەسێش نابم دڵ دەدەرم بێ بۆ کۆچی نادیار نیشان دەرم بێ دە پێم بڵێ ڕوونە چێکەم بێزگە لە سێ بەرەکەی خۆم نەزانم لەگەڵ چێڕێکەم لە پێم بڵێ ڕوونە چێکەم لە چێکەم لە پێم بڵێ دەستی هە بۆ چێ بەرم لەو ساتەوەی خۆشەویستی شایە دڵم وەک تشکی ڕۆژ دڵی خەمگین لەڕێی تۆ نەرەم نییە بە شەو بە خۆش نەیەسلاسێت لەبەر تۆ گرتمە بەر تۆژیان وەکو زەران بەخەونیش بێ دەستی پەیمان تا بزانن هەموو جیهان ئەم دونیایەدا تو عاشق لە دوورەوە بۆ یەک ژیان لە دوورەوە بۆ یەک ژیان دە پێم بڵێ ڕوونە چێکەم دە پێم بڵێ دەستی هەنە بۆ چێ